دیارە ڕۆڵ و کاریگەری ژنان ڕۆڵێکی گرنگە لە ناو سیاسەتدا. ئەگەر ئێمە ئەو ڕاو سەرنجانەی کۆمەلگا لێک بدەینەوە، دوو ئەگەر هەیە لە ناو کۆمەلگا، لایەنیان نێرێنیە کە هیچ زۆرێک لەگەڵی دانین، ئەویش ئەوەیە کە ژنان لە چوارچێوەیەکی بچووکدا کارەکانی خۆیان بکەن. لایەنێکی تریشیان لایەنێکی ئیجابیە کە ئەوەیە کە ژنان بەشدار بن لە ناوەندەکانی بڕیار و لە بڕیارسازیدا، و هەر پێشکەوتنێک کە بکرێ لە ڕۆ سیاسیەکە و گەشە سەندنی سیاسی دەبێت ژنان تێیدا بەشدار بن، و ئەو ڕۆ زۆر گرنگە، زۆر دەبێت ژنان بە هەندی وەربگرن و کاری جدی لەسەر بکەن. و بە شێوەیەکی گشتی ئێمە ببینین لە ئێستادا ژنان ڕۆڵێکی باش و بەرچاویان بەخۆیەوە بینیوە، کە دەبینین لە هەر سێ سوڵتەکەی سوڵتەی تەشریعی، سوڵتەی تەنفیزی، سوڵتەی قەزایی. ئەگەر ئێمە وردی بکەینەوە لە سوڵتەی تەشریعی، ئێمە دەبینین هەر 4 ساڵێک جارێک کە هەڵبژاردنەکان دەکرێت، ژنان بە شێوەیەکی بەرچاو لە ساڵانی پێشووتر هاتوونەتە پێش و هەنگاوێکی باش و جدیان نایە. و هەرچەندە ئەوە لە ئاستی تموحی ئێمە ژناندانیە، لەبەرەوەی ئێمە ژنان بەو پشکە و بەو کۆتایی کە لە بۆماندانراوە ئەو ڕێژەی 125 کرابەسی دیاری کراوە دەچینە سوڵتەی تەشریعی، کە ئەوە لە ئاستی تموحی ئێمە ژناندانیە و لە ئاستی ڕێژەی بەشداریکردنی ژناندانیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەنگاوێکی جدیە لە بۆی کە وردە وردە بەرەو ئەو پێشکەوتنەی کە کوردستان کراوە بەرەو وڵاتانی خاستان، یعنی ئەو دنیای سوسیال میدیا و ئەو سوسیال میدیای کە دنیا بەڕوویدا کراوە و بە شێوەیەکی بەرچاو کرانەوەی کرا بەڕووی جیهاندا، ئەمە وای کرد بە شێوەیەک کوردستان بکرێتەوە و ئەو هەنگاوە سەریعە بنێتن لەو ڕۆوە. و لە ڕووی سوڵتەی تەنفیزیشەوە ڕێژەیەکی بەرچاوی ژنانمان ئەگە بە بەراورد سیر بکەین لە چاو ساڵانی پێشووتری بەشداری پێکردنی ژنان زیاتر و زیاتر بووە. و لە هەمان کاتیشدا سوڵتەی قەزائیش ئێمە دەبینین لە پێشنەوەتەکان هیچ ژنێکی دادوەرمان نەبوو، بەڵام خۆشبەختانە لەسەر دەستی هەواڵ و سەرکردەمان ڕەوانشاد مامجەلال کە قەرارێکی دەرکرد و چەندان ئەمری ژنانی حاکم و دادوەری دەرکرد، کە ئەوە هەواڵێکی زۆر دڵخۆش و وەهاندانێکی باشیش بوو لە بۆ ئێمەی ژنان. کەواتە لەو ڕۆ دەتوانین بڵێن ژنان ڕۆڵێکی باشیان بینیوە و هەنگاوێکی باشیشیان ناوە. ژن هاوسەنگی هێزە، ژن تەوازنە لە بۆ کۆمەلگا، یعنی ئەگەر هەر قەرارێک ژنی تێدا نەبێ کەواتە نیوەی کۆمەڵت لێبێ بەش کردیە. یعنی ئەگەر هەر پرۆسەیەک کە ژنی تێدا نەبوو کەواتە تو نیوەی کۆمەلگات لێبە دەرخستیە. یعنی کەواتە ئەو معاناتە، ئەو داواکاریە، ئەو پێویستیانەی کە لە کۆمەلگا هەیە، پێویستی ژنانیشی تێدا هەیە. ئەگەر ئێمە لە قەرارێک بەشداری بکەین ژنی تێدا نەبێتن، کەواتە تو نازانی پێویستیەکانی ژن چییە، داواکاریەکانی ژن چییە، لەبەرەوە نەقسەک دروست دەبی تێدا. لەبەرەوە پێویستە، ضرورەتێکی حتمیە لە هەموو قەراراتەکان، لە هەموو پێویستیەکان دەبێت ژن شەراکەت بکە لەو پێویستیانە، لەو قەراراتانی کە دەدرێت. بەڵام ئەگە بمەوێ بە دووسێ خاڵ جوابی بەڕێزت بدەمەوە، بەشێک لەو هۆکارانە ئەوەیە کە ئەو کولتورەی کە ئێمە تێدا پەروەردە بووین وای کردیە کە دەسەڵاتی ئەساسی و مەزدەری قەرار و ئەو بڕیارانەی کە دەردەچی ئەبێ سەرۆکی خێزانەکە بێ، یاخود دەبێت پیاوەکە بێ لە ناو خێزانەکە، و هەر شتێک کە دەردەچێت لە لای پیاوەکە بێ، نەوەک لە لای ژنەکە، و چوونە دەرەوە هەر لە لای ئەو بێ، و هەر شتێک کە پەیوەندی بەو خێزانەوە هەبێ بە دەرەجەیەک کەسی ئەساسی و دەرەجەیەک پیاوەکە بێ، ئینجا ژنەکە. لەبەرەوە ئەو ڕووە کولتوری و ئەو ڕووە معریفیە بۆ شێوەیە ئەو کرانەوەیە نەکرا لە ناو خێزانەکانمان وا بکەین کە ئەمە هەر وەک چۆن ژنەکانمان دێنن، پیاوەکانمان دێنە ناو سیاسەت، ژنەکانیش هاوشێوەی پیاوەکان بێن سیاسەت بکەن. ئەوە خاڵێکە کە بەداخەوە هەرچەندە پێشکەوتنی بەخۆی بینیوە، بەڵام بەو شێوەیەش نییە کە ئێمە بتوانین یعنی
ژنانیشمان بە شێوەیەکی بەرچاو بێنە ناو کایە سیاسیەکان بەشداری سەرجەم کایە سیاسیەکان بکەن. پێویست دەکا ئێمە تواناکانی خۆمان بە هەند وەربگرین، یعنی توانای ئێمە ژنان ئەگە زیاتر نەبێت لە پیاوان کەمتر نییە، لەبەرەوە پێویستە پیاوان لە هەموو کایەکان کە کار دەکەن ژنانش ئەو ڕواایەتێ بە خۆمان بدەین لەسەر جەم کایەکان کاری خۆمان بکەین. بە بیر و بۆچوونی من ژن نێچیر نییە، ژن بوونەوەرێکە وەکو پیاو هاوشانیەتی، بەڵام چێ بێ بیسەپێنێ، چێ دەبێ ئیسباتی وجودی خۆی بکات، دەبێ ژنەکە ئیسباتی وجودی خۆی بکات، یعنی ئەو سام و هەیبەتەی لە ژنێک دەیبینی باوەڕ ناکەم هیچ پیاوەک ذاتی ئەوە بکات بتانێ ناشیرنێکی بەرامبەر بکات. هیوادارم ژنان چاوکراوەتر بن، ئازا بن، جەریء بن، توانەکانی ئێمە زۆر زۆر زیاترە، هیچ سنوودار نییە لەو چوارچێوەی کە ئێمە بە ڕەوایەتی و بە شەرعی لە چوارچێوەی ئەو کولتورە جوانەی کە ئێمە هەیتمان لە کوردەواری، هەروەکو ئەوەی کە ژنانمان سەرسپیەکانی کۆنمان دادنیشتن لە دیوەخانەکان قەراریان دەدا، یعنی هەمووشی جێی هەڵوەستەکردن و جێڕایەڵی بوو. ئیتر لەبەر ئەوە هیوادارم ئێمە ژنان پاڵپشت بە یەکتری، پشتیوانی یەکتر بین، بەشدار بین لە ناوەندەکانی بڕیار، هەوڵی جدی بدەین، توانەکانی خۆمان دەربخەین، بەشدار بین لە کایە سیاسیەکان.